عەبدوڵڵا محەممەد ئەمین عەبدوڵڵا ناسراوە بە ملازم شوان لە دایگووی ساڵی 1952 لە گوندی مامڕەش سەر بە ناحیەی شوان. قۆناغەکانی سەرەتایی و ناوەندی و دواناوەندی لە شاری کەرکووک تەواو کردووە. ساڵی 1970 لە کۆلێژی سەربازی بەغدا وەردەگیرێت لەسەر لیستی پارتی دیموکراتی کوردستان. ساڵی 1973 کۆلێژی سەربازی تەواو دەکات. ساڵی 1974 دەچێتە دەرەوە بۆ ناو شۆڕش و دەبێت بە سەرلقی لە یەکێک لە بەتالیۆنەکانی زۆزک. هەر لەو ساڵەدا بە سەختی بریندار دەبێت. لە دوای نسکوی ساڵی 1975 دەچێت بۆ ئێران و لە دوای مانجێک لە ئێران گەڕاوەتەوە بۆ عێراق و نەفیکراوە بۆ کاربەلا. ساڵی 1970 دەبێتە پێشمەرگە و ئەندامی سەرکردایەتی پاسۆک تا ساڵی 1991 بەردەوام دەبێت و لەو ماوەیەدا 4 جار بریندار بووە. ساڵی 1991 دوای ڕاپەڕین هاوسەرگیری کردووە و ئێستا خاوەنی 3 منداڵە. ساڵی 1992 لە کۆنگرەی یەکگرتنەوەی پاسۆک و سۆسیالیست و پارتی گەل یەکەم دەنگ دەهێنێت و دواتر دەبێتە ئەندامی سەرکردایەتی پارتی دیموکراتی کوردستان و ئێستا خانەنشینە و لە سلێمانی دەژی. بینەران و بیسەرانی ڕوودا و سڵاوتان لێبێت. خۆشحاڵین لە ئەڵقەیەکی دیکەی بەرنامەی پەنجەمۆ لەگەڵ ئێوەی خۆشەویستان. لە بەرنامەیەم جارەماندا میوانداری پێشمەرگەیەکی دێرین و هەروەها ئەندامی پێشووی سەرکردایەتی پارتی سۆسیالیستی کورد پاسۆک کاک ملازم شوانمان کردووە. کاک ملازم بەخێر بێی بۆ بەرنامەی پەنجەمۆ. سپاس دەکەم بژیت. ئەگەر لەوێەوە دەست پێ بکەین، ئێوە خەڵکی شوان و دوایی ئەشنە کەرکووک، نازانم تۆ خەڵکی شوانی یا کەرکووکی؟ من لە دێی مامڕەش سەر بە ناحیەی شوان لەدایک بووم. بەڵێ لەدایک بووی 1950 سەرەتایی و ناوەندی و دواناوەندیم لە کەرکووک تەواو کردووە. هەرچەند ئێمە چەند پشتێکمان لە شوان گەورە بووین، بەڵام ئێمە هین ئەگەڕێینەوە سەر فەقی ئەحمەدی دارشمانی. فەقی ئەحمەدی دارشمانی باپیرە گەورەی ئێمەیە. تێرە باپیرەی ئێمە چۆن لێوە هاتوۆتە ئەوێ و لەوێ جێنشین بووە ئەوە نازانم. بەڵام ئێستا کەرکووکی، بەڵام ئێستا تەبعا من کات سەرەتایی و ناوەندی و دواناوەندیم لە کەرکووک تەواو کرد. خۆشی ئەو ژیان ئەو فترەیە زۆر حەساسە تەبعا هەر بە کەرکووکی حیساب. زۆر باشە. گە باسی منداڵیمان بۆکەی لەو دەفەرەیەوە قوتابخانە هەبوو یاخود لەبەر خوێندنیەوە چوونە کەرکووک، بۆچی چوونە کەرکووک؟ وەڵا ئەو کاتە تەبعا قوتابخانە لەو دێیەمە نەبووە. ئیتر باوکم بەڕەحمەت بێ خۆی هەرزوو شەرینی هەبوو، زیاتر بازرگانی شتی وایە کرد. ئیتر چوو لە کەرکووک خانووی کڕی و دوکانی دانا. ترێمە چووینە کەرکووک و لەوێ ژیانیمان بڵێن دەست پێ کرد. ژیانی منداڵیمان سەرەتایی و بڵێم ناوەندی و دواناوەندیە تا چوومە کولیە عەسکەری لە کەرکووک بووین. زۆر بەڵێ ئەگەر باسی ئەوە بکەین، ینی ئەو وەختە پەیوەندی نێوان بەسە کورد و تورکمان، کورد و عەرەب ئەوانە چۆن بوو؟ تا حەدێ توانم بڵێم لە شەسەکانە عەرەب نەبوو لە کەرکووکات، یعنی هەموو کەرکووک بەڕێتە عەرەبێکە توش نابوو، بڵێ ئەوەنە کەم بوو لێ. بەس لەگەڵ تورکمانی شاوەڵا پەیوەندیەکە تەقریبەن باش بوو، ئەتیادی بوو. ماڵی ئەمە لەگەڵ پریادی ئەمە هەرچەند ینی ئەمە یەکەم ماڵ بووین کە حسابەکرا بە شۆڕیزا. دوای ئەمە پریادی بوو، پریادی خۆی زیاتر تورکمانی تیا بوو. پێش تورکمان بڵێن زیاتر جوولەکەی تیا بووە، بەس لەم دوایە تورکمانی تیا بوو. هینێکی وانە بوو بڵێ حەساسیەت و شتی هەبێ، باش بوو ینی پەیوەندی. مەسەڵەن من لەو کاتەیە 61 و 62 لە تەمەنی 11 ساڵی 12 ساڵیە دوو عەرەب هەبوون، ئەویش خەڵکی کەرکووک نەبوون کە لە دوورەوە هاتنێکیان ڕەشێ بوو، درێژێکیانیش لەو کورتتر بوو، ڕێگەیەکیان بوو. لە دوورەوە هاتن ئەمانوت ئەمنەکان هاتن، ینی دیار بوونەوە نە ئەمن و شت کەم بوو کە دوو کەس بوون، ئەویش خەڵکی کەرکووک نەبوون، هێنابوویان دیار بوو وەک مەزەف نەقلیان کردبوو. جا ئەمە ینی تۆ ئەتەوێ بڵێ ینی کەواتە بابینێ سەر ئەو پرسیارە باسی تعریب بکەین، کەواتە بەو قسەی جەنابەت بێ ئەبێت تعریب ئیتر لە زمانی شەستەکانەوە دەست پێ کاگەک عەرەبەوە کەم بوو بن لەوێ ئەی لەسەر ژمێری ساڵی 57 و ئەوانەیە خۆی زۆر کەس وازانێت تعریب لە زمانی سەدامەوە دەستی پێ کردووە، زۆر کەس وا تێگە، بەڵام تعریب لە زمانی مەلیک فەیسەڵی ئەوەلەوە دەستی پێ کردووە. لە پەنجاکانە کە
مستەفا ڕاغب پاشا متەسەڕیفی کەرکووک بووە پەنجاکانە نازانم بالضبط چ ساڵێکە ئەم مستەفا ڕاغب پاشایە متەسەڕیف ئەوجا پیان تۆ متەسەڕیفی کەرکووک بووە عەرەبەکان بە کۆچەری مەڕیان هێناوەتە حەویجە بۆ مەڕ لە وەڕانن نەک بەڵام یعنی ماڵیان لەوێ نەبوو نا بە کۆچەری چۆن کۆچەری کورد هەیە و ئێساش هەیە کۆچەری عەرەبیش ئەمەی مەڕەوە لە ڕێن بڵێن گەرمیان و کوێستانەکان عەرەبیش هەیەتی و کوردیش هەیەتی ئەو عەرەبە کۆچەرانە مەڕیان هێناوەتە حەویجە بۆ لە وەڕانن خەڵکی دەی یاچی چوونە شکاتیان کردووە لای ئەو مستەفا ڕاغب پاشایە کە متەسەڕیف جوانە ئەمانە هاتوونەتە لە وەرگای ئێمە و منتیقەی ئێمەوە مسلحە و پۆلیسی نردوو عەرەبەکانی دەرکردو توێتی ئەوە بۆتان نییە بێنە حەویجە بۆ مەڕ لە وەڕانن چکەوە منتیقەی ئێوە نییە و منتیقەی خەڵکی ترە بۆتان نییە بێنە ئێرە بۆ مەڕ لە وەڕانن ئەمە لە پەنجاکانە بەڵام دوای ئەوەش کە عێراق بوو بە دەوڵەت و مەلیک فەیسەڵ هات تعریب لە وەختت باشتر دەستی پێ کرد قسەی یەکەم خوتبەی مەلیک فەیسەڵ بکەی بۆنی تعریب و ئەوەی نەیتیایە چۆن ئەمە بکەین ئەم خەڵکە بکەین ئەڵێ عێراق ملەتی تیانی و چۆن بیکەین ملێت و چۆن لایەکێ بیتوێن و نازانم ئەو شتانەی تایە خۆ مەشهورە کە حەویجە چۆڵە بێ ینی حەویجە ئەو کاتە چۆڵە بێ نیز نەبووە زوو دوسێ ماڵی کوردی تیا بووە ئەم مەشروعی ئاوی کە لە دبسەوە ئەمەی دەربەندی خام بڵین خۆی لە ئەسڵا بە تەما بوو نەبیدە منتقەی شوان و ساڵەی عەرەبەکان پیانە ئەیبینە حەویجە عەرەب ببینە حەویجە ئیسکانێکەین و بۆ تعریب سعید قەزازە وەختە بە ڕەحمەت بێ کورتپەروەرێکی باش بووە وەزیر بووە وەزیری ناوخۆ شتێتی نێڵێ ئەم تعریبە بکەن هەڵساوە چوەتە لای بەگەکانی جاف و منتقەی هەورامان و توێتی ماڵی کوردم بۆ بنێرن بۆی لە حەویجە ئیسکانی کەم نێڵم عەرەب بێتەوە چۆتە لای برای مەحمەد لە سزن بووە توێتی لە سزن بەرتە دەم بەس بچی هەنێ ماڵە کوردم بۆ بێنی لە حەویجە ئیسکانی نیشتەجێبن نێڵم عەرەب بێن ناوێ ئیتر زۆر هەوڵی داوە یەک ماڵە کوردی دەست نەکەوتووە بیباتە حەویجە ئەو وەزیرە عەرەبەکانیش نووسیان کردو بۆ شێخە عەرەبەکان ئەلعوبێد دەماڵی نردوو ئەو جبور بزماری نردووە و لەوێ جێنشینیان کردووە حەویجە لەو کاتەوە ئیسکانی عەرەبی دەست پێ کردووە ینی ئەم تعریبی بڵێن کەرکووک و کوردستان لە زمان لە بدایەتی هینی عێراقەوە دەست پێ کردووە نەگەمەی کەواتە بە پلانەوە ئیشیان کردووە ئەوان ئایتەبان خۆ یەکەم نقطەی تعریبەوان کرد لە حەویجەوە دەستیان پێ کردووە ئەو وەختە ئیتر زانیویانە ئەمە وردە هینە بێ ئیتر دوایەوەش بە زمانی هینەکانی شەهەر هەبووە لە زمانی عەبدولسەلام و عەبدوڕەحمان ومانەش تعریب بەس لە زمانی سەدامی تر بڵێن تەواو کڵپەی سەنووە ئیتر وایسە لە زمانی خۆمان هەر تەواو ئیتر عەرەب گەیشتە سەر سنوورەکانیش ئەگەر کاکشوان باسی خۆت بکەین باسی تۆ بکەین کە تۆ ئەو وەختە بە تایبەتی لە شەستەکانە یەکێتی قوتابیان هەبوو ئێوەش قوتابی بوون یەکێتی قوتابیانی پارتی هەبووی شوێعی هەبووە ئێوە کەی تێکەڵاوی سیاست بوون لەگەڵ سیاسەتە لە 1969 بۆ ئەو کاتانە چوومە قوتابیانی یەکێتی قوتابیانی کوردستان ئەو سەر بە پارتی بوو تەبان بە نهێنی ئیشمانە کرد ئەو وەختە جەماعەتی بڵێن مەلایی و جەلالی مەلایی لە شاو بوون جەلالی لەگەڵ حکومەت لە ناو حکومەت بوون ئێمە وەکو هینێکی تانزیماتێکی قوتابی نهێنی ئیشمانە کرد لە ناو شارە دەکرد بوو بەڵێ چالاکیەکانتان چی بوو مەسەن چیتانە کرد وەڵی زۆر چالاک بووین وەڵی من ئێستا بیرم دێسە بیرێکم بڵم چۆن وەڵی حەوت شانەم لا بوو حەوت شانە هەموو هەفتەیەک هەر شانەی کۆبوونەیەک یاغنی حەوتە بوو حەوت کۆبوونەوە کرد لە هەفتێک ئەنجا کۆبوونەوەی هەشتەمیش هین مەسئولی شانەکانەمان کرد یعنی لە هەفتەیەکە من هەشت کۆبوونەوەمە کرد باش ئەو کاتە چالاکی سەربازیەکرا لە ناو کەرکووکە ئەکرا بەس کەمتر زۆر نا بەس ئەکرا ینی ئەکرا بەس خۆی شۆڕشی کورد ئەوەنە بڕوای بە تەقینەوە و تەخریب نەبوو هەرنەی کردووە لە کۆنەوە بەنامسا بە ڕەحمەت بێ بڕوای بەو شتانە نەبوو ینی بڵێ تەقینەوە بکە و یانە ناخۆت ئەتوانی لە سینەمایەکە هینێکدانن 100 کەس بکوشە تێنتێکدانێت بەڵام ئەو شتانیان ناکرد زیاتر ناسپلی سیاسی و
کاکشوان ئێمە دواتر ڕەنگە باسیەوەش زیاتر باسیەوەکەین بەڵام ئەو کاتە کاژیکە بووە بەڵێ کاژی کۆمەڵەیەکی سیاسی بووە بەڵام نیمچە نهێنی و بە نهێنی کاریان کردو ئەوانە ئێوە هیچ لەسەر ئەوانە هیچتانە بیست دەو کات ئەمان بیست کاژێکەوە ئەمان بیست بڵین بەس وەکو هین تەپاسیلمان بە زەمانزانی کاژێکەیە و مەبەستی ئەو سەر بەخۆی کوردستانە و ئەو شتانەیە و لە کەرکووکەوەی تۆ بزانی کەس هەبوو ئەوەیە کە لەگەڵ ئەوان نابێ ئەگەر لە بیرێ بێ لە ناو لەو کاتیا کەسم هەست پێ نەکردووە بەس ئەوەی نازام ئەمانزانی بیستومان شێرکۆی شاعر ئەوە لەم دواییە ئەمان بیستکەوە کاژیکە و بڵێن وەکو عام یعنی نەک بڵێ کۆمەڵەیەکەیە کاژیکە و مەڵزان فلان کەس کاژیکە و ئەو وەکو ناوانە و پڵان کەس بەدەما و دەم لە ناو خەڵکا بڵێن ئەگەر باسی ساڵی هەفتاکەین ساڵی هەفتا گۆڕانکاریشی گەورە کرێویش ڕێکەوتنی 11 ئازارە ئەمە لە کەرکووک چۆن ڕنگدانەوەیکی چۆنی هەبوو دەنگدانەوەی چۆنی هەبوو کاریگەری چی هەبوو لەسەر کوردەکان بە تایبەتی لە کەرکووک وەکو بڵێن کوردەکان پێی هین بوون کوردەکان لەژێر چەسانەوەیکی زۆر هەبوون چکە هەموو حکوومەتەکان ئەو زەختەی لەوێیانە کرد لە سلێمانی نیانە کرد زەختی تونی کەرکووکان ئەڵێ نێمە هەمیشە لە بەرەی پێشەوەی بەرەی پێشەوەی تعریب و تەبعیس و حرب و هەموو شتێک ئەمان سەنگەری پێشەوە بوون ئەو زەختەی لێوەش کراوە تەبەن لە سلێمانی ناکرا وڵات هینێکی زۆری بوو تۆبان ئێمە لە قوتابیان بووین کە ئاشکرا بووین و جایستەش بێرم دێ یەکێ لە برادرانی هین بوون ئەوان قوتابیانی بڵێن جەلالی بوون زۆر هاتەورەدا لەگەڵما ئەی بۆ وەرە یەکێتی و بۆ لای خۆیان منیش لە قوتابیان بووم بەس ئەو نێزانی ئەمون من سیاست ناکەم و تااقەتم نیێ و کوای کە لە هین دەرس و ئێمە سێ کەس مەسئولی عەدادی کەرکووک بووین من و وابزانم ئەم دکتۆر کەماڵ کەرکووکی بوو نازام چێتر وڵا یەکێتریش بوو نازام کە ئاشکرا بووینی تر ئاشکرا بوون لە دوورۆ ئەمی بینی پێکەنی وەکو شتێ تو ینی مەسەرە تو دوت تااقەتی سیاستم نییە و سیاست ناکەم وستەر دەرس و بڵێن سیاسی کردو بەس دوجار تۆچیتە کۆلیژی عسکەری بۆچی کۆلیژی عسکەری هەڵبژات ئەوە هەر سوتفە بوو یاخود خۆت نەوەڵا سوتفە نەبوو ڕغبەتم لێ بوو ڕغبەتم هینی عسکەری بوو ئەمە طبعا ساڵی هەفتا ئێمە شەشی ئەعدادیە بووین شەشی ئەعدادیەمان تەواو کرد اتفاقی ئازار هات بەسەریا تر ئێمەش یەکسەر بە قایمەی پارتی ناومانوسی تەقدیمیان کرد بۆ کولێ عسکەری عێراق ینی کەواتە و کاتەوە لەسەر بڵێن بە ناوی پارتیەوە لەسەر لیستی پارتی ئێمە وەرگیران من لە جامعی ئیسلامانیش وەرگیران بەس تەقدیمم کردوتم نەگەندە لە کولێ عسکەری وەرنەگیرم بۆی ساڵەکەم نەفوتێ لە سلێمانیش وەرگیرم ئیتر لەسەر قایمەی پارتی لەگەڵ بڵێن حکومت ڕێککەوتبوون کە ئەبێ نسبەیەکی کورد وەرگیرێ لە قۆی جەوی و لە عسکەری و هین بەس هەرچەند وابزان قۆی جەوی کەسیاوە نەگە بەس ئێمە 36 قوتابی لەسەر لیستی پارتی لە قولێ عسکەری وەرگیران هەمووی کەرکوچی بوونیا لە هەموو کوردستانمانتیا بوو لە زاخۆتیامان بووە تا خانەقین ئەنی نەک بڵێن مەقتیقەکانیان تەوزیع کرد بوو ئەوەی کەرگوو من بووم جاسم محەممەد یەکمانە بوو ئیبراهیم محەممەدەمین یەکمانە بوو ئەمە سێ ئەوەی بینم بێ ئەم سیانە کەرکوچی بووین باشە لە ناو کۆلیژی ئاسکەریە باسە کوردی تیا بۆ قەومیەکانی تیا بووە شوێعی تیا هەبووە شوێعەکان دەوریان هەبوو کۆلیژی ئاسکەری زمانی ئەمە غەیری باس و ئێمەی کورد کە بە ناوی پارتیۆی کەچکەیتیان نەبوو کەسیتی تیان نەخێرات بە بەیان دەریان کرد بوو ئەوەی ینی بەشێ بوو لە ڕێکەوتن وەکو ڕێک خۆی ئەوان باس بەیانێکی دەرکرد و قەرارێ بە غەیری باسی نابێت لە جێشاوێ بە ڕسمی بەس ئەمە وەکو شتێکی اتفاق لەگەڵ پارتی کە ئەبێ ئەوەنە نسبەی کورد وەرگێ ئێمە لە کولیە بووین جاکە ئێمە لە کولیە بووین تاوان ساڵی یەکەم ئێمە هەر تەنزیماتی پارتیمانە کرد لە ناو کولیە وەکو پارتی من و خەڵەف خزر کە تۆ وابزانم ملازم منسوور سێ کەس بووین مەسوولی کولیە بووین ملازم منسووری پاسۆک
مەسئولی کولیە بووین پێش ئێمەش عەبدوڕەحمان بێداوی و برایم و دووسەیەک هەبوون ئەوان باشە لە ناو خۆتانە لەوێ مناقەشە هەبوو باسی کوردایەتی و عەرەب و چوزانم باسی بوون و ئەم شتانە هەبوو ناکۆشی نابوو لە ناوتان ئێمە اینجا طبعا دوای ساڵێک تر کە وەزعەکە بەرەو خراپترە و بەیانێکیان دەرکرد لە کوردیا پێیان بەیانی ڕقەمی هینی ئەخوێنێتەوەی کوردیا وتیانەوەی هین بێ سپات بێت لە سەری غەیری باسی لە کوردیا فەسڵە کردیا ئێمە بەسییانی ئەمە بۆ ئێمە بووین بەڵام ئێمە هەر بەنیێنی تەنزیمی خۆمانە کرد کادریان بۆمانەیەنا کادری ئەو کتێبی کادر هەبوو دەرەچووین لەوێت تەوزیعمانە کردو جا تەوان هەفتەیەک جاریش دابەزین بۆ بەغا پێشەمان و شەوی جومعە و عەسرەکەی گەڕاینەوە جاوە لەوێش شتێکی خۆشی ئەگەر بجەم کادیرەکانیان هێنات جانتای کولی ئەسکەری هەموو یەک ڕەنگە یەک حەزمە و یەک ڕەنگە بەس شوێنی چێ لەسەرەوە ئەوە نایلۆنێکە ناوکەتە نووسی و ئەبەوە ئەزانی ئەمە هیچێ منیش جانتاکەم لە ژێرەوە ڕێخست بوو 4 کادیرم لە ژێر یا تەختە کرد و یەک ئسپنجم بۆی ڕێخست بڕی بووم بە تەخت ئەگەر یەکێت تەفتیشێکی زۆر دەقیقی نەکردا نەیە دۆزیەوە هەفتەیەکیان کادرمە بەس ئەو کتێبە ئەو مەجەلە بوو مەجەلە و پیانەوت کادر هەمووی باسی لە بەغا دەرەچوو نانا لە کورد بووین پارتی بوو بەڵێ بەڵێ بۆ عواب زانمەجا لە بەغداش دەرەچوو بەڵێ ئەو کاتەکادران هەبوو بەڵام بۆ ناو کولی ئێمە تاوان مەمنوع بوو دەمە ژێرم کردبوو لە ئیسفەنجێکم بۆ ڕێخست بوو 4 کێدەکەم تەختە کرد و ئیسفەنجەکەم ڕێک بڕی بوو یعنی یەکێ زۆر بە دەقیقی تەفتیشی نەکردە هەفتەیەکیان 4 کادیریتیا بوو جانتاکەم بوو دابەزین تاوان کە دابەزین جانتاکەم کوڕێکی تاوان ئەمانەیە لەگەڵمان هەموو باسی بوو لەسەربی بە ناوی مەمون خەیرعانی بوو کاتێ چوومە ئوتێل سەیرەکەم جانتاکەم گۆڕاوە 4 کادیریشی تایە کەوتمە زۆر ینی مێشکم زۆر ناڕەحەت بوو چی بکەم وتم کەش بووم چی بکەم چینەوە هەنێ هەموو ڕابکەم دوای ئاخر شت ئێمە لە لای ساحب تەیران عەسرانی جومعە ئەچون کۆ بووینەوە و سیارەی کولیات ئەمانی بوو چوومە ئەوێ کۆ بووینەوە جەنابی نەهات بووی وتم لە خۆم قەرارمدا وتم لە دوورەوە سەیری دەموچاوێکم ئەگەر زانیم حەستم بەشتێکە ئەیتر ناچم بۆ کولی وەڵا لەوێژ نەهات تۆزێک تەلەڤەیەکی مخەربەت بوو چوینە کولیە لە یەک فەسیل بوو هەر لە بەردەم کولیەکە بەم قەلەقیە دێم و ئەچم و دێم و ئەچم یاڕەبی وەلا لە دوورەوە هات بینیم کە بینیم پێکەنی یەکسەر وتی بە عەرەبی وتی بەخوا من هەر سەیری ناوەکەم کرد ناوی تۆ بوو جانتاکەتم نەکردەوە کە مرتاح بووم ڕزگارە بۆ تەرزەوتمەوە خەیرنە ئەم باشە کاک شوان ئەگەر باسی ئەوە بکەین ئەو کاتە ئێوە کە بن بە ملازم و کولیەی کۆلیژی سەربازی تەواوەکەن کەی ساڵی 73 حەفتەی تەمموزی 73 بە مناسبەتی هینی باسەوە تەخەڕجمان کرد یا هینی باس مناسبەی باسی حەفتەی تەمموزیان هەبوو تەخەڕجمان کرد لە حەفتەی حوتی 73 ئێمە من فەسیل لە هین بووم سڵفی قوات خاسە بووم من یەکسەر کە لەوێ تەخەڕجمان کرد قوات خاسە بەس لە کەرکووکە بوو ئەوجا 3 فەوجی قوات خاسە بوو دیوایە بوو ئێمە فەوجی چوارەم هاتین لە کەرکووک تەشکیل بوو لە فەوجی چوار بوو فەوجەکەمان تەواو تەشکیل نەبوو یەکسەر ئێمەیان نەقل کرد بۆ ناسریە چوینە ناسریە ئیتر تا مانگی دەوری 34 بەزیەوە لەو ماوەیە ئەمەوە بزانم کە ئێوە پەیوەندی حیزبەتیتان هەرامان بوو کە لە کولی لە تەخەڕویشمان کردووە ئینی حیزبەتیمان نەپساو پەیوەندی حیزبەتیمان هەرە بوو کە لەوێ من لە ناسرێ بووم هەنێ سوتپە ئینی سیباقاتی قوات خاسا بوو ئەمینی ریاضە ئەمەی ڕاکردن و چی و من لە یەکەمی فەوجەکەمان بووم هاتم بۆ کەرکووک بۆەوەی هین بکەم ینی لە سیباقەکە بەشدارم خەریکی تەمارینی سیباق ئەوە بووین بۆ ئەوەی بڕینەم سیباقی ریاضەکە بکەین لەو کاتەیە بیستم ڕاکەم هات بۆ سەرمانی چوار نازانم بدایەتی چوار بوو بزە بە تاریخەکەم بیر نییە
يعني لە دەوامی ڕسمی نەبووین تەمرینمانە کردووە گەڕاینەوە هین منیش ماڵم دەکردبوو دوو جا ناسیاوی خۆمان دوو جا هاتین لە خاسە پەڕینەوە بوو شوێنێک لە خاسە پڕنە ئەوەنە لافاوات بوو نەمانتوانی پەڕینەوە وڵای تر ناچار شومەوتم با دەوام کەم بگیرایم عیدام بووم تەر بچیتە حتى ئێمە لە دەوامی ڕسمیان نەبووین هەر خەریکی سیباق وڵات چوومەوە دەوام ئەو ڕۆژە چوومەوە لەمە ئەم دانیشتون جەماعەتێکی زۆر هەموو تەبان عەرەب بوون تەنها من کورد بووم چەند تەبان ناسیا و ڕەفیق بوو بە دەنگێکی باز هاواری کرد بە عەرەبی تەبان وتی ملازم عەبدوڵلا عەبالنا ڕەحێک وتی وەمانزانی ڕۆیشتی الحاقت کرد نسي بكم بيكاني متم لا إذا أروح أودعكم متم أقربوا حافظيت عليك بالفعل والله إذا الدواء أو ني بيانتو براسي بس شر دس بيكاتو شر خريج ودس بيكاتو براسي باشا قباسي أوكي شر دس بيكاتو لصالح حفتاو شو على إيوه أش ندروا أو يكتب زاني أو هاورياني كلا قلط هابون هميان شو ندروا ياخذ بون تيانا هبو كبي ببعسي نازم بوون بە باسییانە بەس چوار پێنجێکمان نەبوون هاتە دەرەوە بزانم باشە کە ئێوە چوونە دەرەوە ئێوە یەکسەرەکرێن بە سەرپەل یا سەرلق یەکسەر ئێمە چوین لەبەرەوەی پلەی سەربازیتان هەبوو تاوان ئێمە لەبەرەوەی بڵین ئەسکەری بووین و تەدریبمان کردبوو ئەسکەریمانەزانی ئێمە هەر خستە چوار بەتالیۆنی زۆزەکە بوو بەس ئەسکەری بوون ئەنی ئەوانەی دەنوێ بوون بڵێن نایب عریف و عریف و ئەوانەی کرد لە عسکەری پیشان کرد و شتێکیان نەزانی لەوانە پێکات بوو چوار بەتالیۆن بوون یانەوت بەتالیۆنەکانی زۆزک سەر بە مەکتەبی عسکەری بوون یەکسەر بەزێ بۆ بردبوونیان بۆ زۆزک بۆ لە کەرکوب نەبوون لەو منتیقی خۆتان نەمانە قواتی ینی ئەو جاهمووی لێ بوو مرکز لێ بوو قواتی پێشمەرگە هەبوو لای کەرکوب بڵێن ئەوانە هین بوون پیان ئەوت هێزی ڕزگاری و هێزی خەبات و هێزی خەبات لە منتقەی سلێمان و هێزی ڕزگاری لە کەرکوب و ئەوانە هەبوونی بەس ئێمە وەکو ئەو بەتالیۆن ئاسکەریانە هەر لە هین بووین لە منتقەی گەڵاڵە ئەو ناوە بووین شوێنەکەمانەوە بوو عید بە مەکتەبی عسکەری بووین باشە گەر باسی ئەوە بکەین کە ئێوە لە شەڕەکانە بەشداریتان کرد بێگومان تۆ لە یەکێ لە شەڕەکانە بە سەختی بری نارەبی لە لای دۆڵەڕەقی پێڵێن ڕانی و دۆڵی ڕانی سەرەکەی شوێنەگات پێڵێن دۆڵەڕەقە لەوێ وەکو هینێکی دیفاعیمان دانابوو پێشمەرگەت تەبەن جێی شاد هجوومی کرد تر ئێمە لەوێ چوینە پێشەوە بڵێن وەکو دوو جێش بەرامبەر بە یەک بووین جەناحی ئەو بەری دۆڵەکەەوە هێزی هەمزە سندی لێبوو برای ڕەشید سندی ئەم بەری دۆڵەکەشەوە هێزی ئەمەی لێبوو دەوری 400 پێشمەرگە بووین هینی بەتالیۆنی ئەمە و من لێ سەرپشتیانمان کرد تاوان ئێستا ئەگەر ئانێشت باس بکەی بۆ خەڵک لەگە تەوان زستان بوو زۆر سەخت بوو هێش کوێستانە ینی مەترێ زیاتر بەفری لێکەوت بوو خۆخان و شتیشمان نەبوو هەر وەکو چۆن بڵێن ئەرزەکەمان هەڵدڕی بوو سەنگەر و وەکو سەنگەر بڕێ ئەرزەکەمان دڕی بوو ئیترار کەس بە دوو کەس و سێ کەس بەیەکەوە وەکو ئەرزەکەمان هەڵدڕی تاوان لەوێ جەبهایی بوون بەرامبەر جێژ وەستا بووین تر ئەم بە گەڵاوشتیش دامان پۆشوی گڕشماندا بووە سەریا تر مەسەرەن تقریبا مەترێ بەرز بوو وەکو هین بە نەک بە پێوە هینە چویتە ژوورەوە ئەخەوتی و بالفعل ئەوەش نەبایە لەو کوێستانە ئەمردین هەر یەکی دوو بەتانی سێ بەتانی لەم ڕەشەکانمان پێ بوو ینی ئەو هەبوو وەخساژیانی تۆ بۆ خۆل لەوێ برینار بووی لەوێ بەریندان نەبوو من زۆر باشە بەس کاک شوانێمە پشوویەگەین و دوایی درێژە با گفتوەکەمانە دەین بینەران و بیسەران دوای پشوویەکی کوردینەوە لاتە سەیری ئەم کوڕە داماوە ئاگای لە دنیا نیە هەست بە هیچ ناکات تااقەتی هیچ چیشی نییە
بەڵام کاتێک هاوڕێکەی تەلەڤیزیۆنی هایسنسی 4K LED داگیرسێنێت ئەم گردەگرێت هەناسەی لێبڕێ و بە دیار کوڵەتی و ڕەنگە سەر سوڵێنەرەکەیەوە بە جۆرێکەکەوێتە جۆش و خۆش کە بە هیچ جۆرێک پێشتر بەخۆیەوە نەدیوە. هایسنسی 4K LED هەمووان دێنێتە جوڵە. قەیوان گروپ تاکە بریکاری سەرەکی ئامێرەکانی هایسنس لە عێراق. Business class. دووبارە سڵاو بەڕێزان کاکشوان ئەو بەرەیشەڵی کە ئێوەی لێبوون مەسەرەن پێشمەرگەکان هەمووی خەڵکی هەموو لە هەموو ناوچەکانی کوردستانەوە هاتبوون کێ بوون چەکەکانتان چۆن بوو چۆن بەرگریتانە کرد ئێمە من لقەکەی من مەسەرەن هەروام ڕێخست بوو هەر لە زاخەوەتیای بوو هەتا مەندەلی دەستەیەکم هەبوو هەمووی مەندەلی بوو دەستێکم هەبوو هەموو زاخۆ بوو دەستێکم هەبوو ینی وام تەوزیع کردبوون هەموو کوردستانی تیا بوو لقەکەم ئێتر ئەبەنەوە جەبهەیە کە ئێمە لێ بوون بە تالیۆنی چوار بەرامبەریمە ئەو بەرمانەوە حەمزە سندی ڕۆژی ئەمر هادووتیان ئێوە ئەبێ هجووم کەن ئێمە بە ئەو منتقەی بەرێما کەوت پیانەوت چێوەڕەش ئەو سلسەیە لە ڕانیەوە دێ ئاخر قومەی پێڵەن چێوەڕەش بەرزترین قومەیەتر ئەو دێتە دۆڵەکە سەرەکە ئەبێتە دۆڵەڕەکە و نازام چی وتیان ئێوە بێ بچین چێوەڕەش ببن چێوەڕەش چی بوو لە قومەکەەوە تا ئاتی دەخوارەوە حساب 13 ڕەبای پێوە بوو بەسەر ڕەبایەکان بە تەسەسونا بەرز و نزم و ئەواتونە دەخوار 13 ڕەبای بوو کەوتیان ئێوە بێهوجی بوو بکەن من ترسی گەورەم لغم بوو جا خۆی دوو جۆر لغمیشەیە بڵین ئایا تێنتیە خرێتە ژێر گڵە و تەقێتەوەی تێنتیە بە زەخت عادەتەن زەختەکە قاچە بڕێتەوە زۆرتر بەڵام مەشیانە وەکو قوبەلەی هین ڕوومانە بە شەزیە بە پاچە ئەتەقێتەوە وەکو تۆ پشت بە پارچەوین خۆم ئەسکەری منتەدریوم لەسەریان کردو بوو شازا بوو پرسی مشکلەی من لە خاڵی خۆمە کەوتیان ئەو 13 ڕەبایان بەرەکەوت بیگرم طبعا بیرم لێکە چۆن ئەم ڕەبایانە بگرین مشکلەی ئەساسیم لوقمەکان بوو ئەمزانی حەقی ڕەبایە ببێ حەقی ئەلغام نابێت هەر حاڵی سەر زۆر بێ ئەم قوتەم بردەوری 400 پێشمەرگە وەرە 400 پێشمەرگە سەرخە و چۆکەش زۆر بەرزە ئیتر ناچار بووم لە ترسی لوقمەکان دەوری 9 کەس بوو 11 کەسم هین کرد بە گەڵاوین خۆمان هین کرد و دەم چاومان ڕەکرد و لە پێشەوە ڕۆژین سەرکەوتین مەسافەی سەرکەوتین و اینجا جواب منات بۆنی کە ئەموو دوانە قوتەکە بەم حاڵەت خۆم مەبەستم و بە چاور و ناوگەمە سەر حەقی ئەلغامەکان بووی بزانین بە تاریکی ناتوانم ئەمەە خۆی ئەو ڕوومانە اینجا دۆغمی ڕووسی بوون لەسەر سنگێک دەکەی سەردارێکەوەە چقێن و پێوەکەن و دارەکە چقێنە ئەرز و بۆایەکی باریک ڕەتێکەکەن لەگەڵ ئەویکە وایرەکە بە قەت دەزوویەکە هەر قوتێکی تۆزێ زیاد لەو وارە بدا یەکسەر بڕێنەم بار حاڵەوە چیتان کرد تەقامەتان شوێنانە یا گرتان شوێنەکەتان بەدەوری 2-3-4 ساعت گەشتینە سەر حەقلی ئەلغامەکان کە گەیشتنە سەر سەیری ساعتم کرد دەوری ساعت 5:04 بوو خۆر لە ئاوابوو نابوو دەی 11 دەبوو 11 لە دڵ خۆمە وتم کە گەیشتی تر تەمان من ویستم یەکەم ڕەبایی سەرسەرەوە وتم بیگرین
ڕواەکان تر هینە بێ ناحی ئەسکەری بۆ مسەیترە بی بەسەریا بەڵام مشکلەوەی چۆن لەم حەقلە کە گەیشتینە حەقلی ئەلغامەکانم بینیم ئیتر غەڵبەغەڵبی ناو ڕێبایەکەمان جۆ لێ بوو زۆر نێزگە بوو تەمە حەقلە بێ نێزیک بێ ئەریالی ڕسەر ڕێبایەکان دیار بوو شوێنەکەش شاخە ئەو هاەوە نییە تەخت بێ کە لۆقمەکانم بینی یەکسەرەوە هاوڕم داوە پێشمەرەکەی سەر خیاڵماوەی بزمارەکانی لاو بوو ناوی خالید بوو خالید دووجا بێواشی بۆی بزمارەکانی لێ وەرگرم و لە دڵخۆما جا ئەو بزمارانە کونێکیە شوێن لەکەی تر ناتەقێتەوە تم دوو لەغم بڵێم تایبینەکەین و قوتەکە بما ئەو دیۆ ئینجا هجوومەکەی ئەو هاو دوو جاوتم خالید ناڵی کرد کە ناڵی کرد تاوان ترم ڕیز دوسێ ڕیز خالی تەقانیەوە یا کەسی یەکێتر تەقانیەوە ناوی هێندی بەخۆتان ناتەقیەوە بەخۆمان ناتەق بەس دوای تەقەنەکەەوە چی بوو مەس پێشمەرگێ من لە خۆم لە پێش هەمویانەوە بوو نازم ئەو چۆن لەو هینە هاتبوو ئەو لاوە نەزانی پێی دابوو لە دەزوەکە پێی دابوو لە دەزوەکە تەوانەویش کەواتە لە یایتر عملیاتەکەیەوە تەقیەوە تاوان زۆر نێزگم بوو من وەکو چوون بە ئاسمانە و کەوتمە خوارەوە کە کەوتمە خوارەوە یا ئەو وەختە بزانە خۆشم لەوە نەماکە ئەمە هینە لغمی شەزیە و پاسیەوە عقلی خوا دوو جاوام کرد تمزان پێم قاسم لە بڕاوەتەوە بەخوا دوو جار ئەوها دەستمێنا بە قاسممان بۆ لە دڵخۆمە زۆر خۆشی ماتەوتم قاسم ماوە بەس کامیست هەرسم قاسم ئەم قاسم خۆی ناگێت کەوتم سەیرم کرد کاڵشی کۆپەکەم پەڕی بوو زۆر دوور بوو وەڵای تر ئەو کوڕی ئەو داش وابزانام ناوی فاتیح بوو ئەوش هانیشکا چەند پێشمەرگە بوو لێ شەیدتان هەبوو دوو شەیدماندا 11 بریندار وابزانام 11 بریندارماندا و دوو شەید دوایەوە برینارەکانە گوێزنەوە بۆ چیتان کرد یان ئەگەر بۆ ئێمە کاتەکەمانەوە نەبێ تەوانێتتر یەکسەر هاتی کە من بریندار بوومە و شەیدانەماندا هجوومەکە فەشەری کرد حاڵ بە بازێکی دەوری 2 سعات بە کۆڕیە نامێ دوای 2 ساعتەکە اینجا ڕێگای جۆ درێژە بوو جۆ درێژانێنا اینجا بە جۆریش دەوری سعاتی ڕۆژی اینجا گەیشتینە ناو خوارەوەی ئەشکەوت دۆڵەکە هینێکی لێ بوو ئەشکەوتی دیار بوو ئەشکەوتی کۆن بتمانیانە ئەشکەوتەکە ئەم دەوری 11 بریندار بوویت سەج بیر ئەمەە کێچی هەبوو چێز نازانم دیار و شوێنی حەوە وای لێ هاتبوو هاوار مەکەم وەڵی کێچەکان لە برینەکە ناخۆشتر منطقەیە بووە بوو بە شەو تێپەڕین چکە لەو لاشەوە تاقۆشتیان لایەنەکە گەڕوت ئەو هێستریان هێنا بەێستر هاتین ئەو هێستر بەو ناداروینا دوایەوە گەیشتە خەستەخانە و شتی وایە چیتە بەڵێ تەوان من دەوری هەموو جانم پارچە بوو لە نوکی پێمەوە تای بوو لە ژێر پێمەوە هەتا هەموو جانم پارچەی تیا بوو بەزەوە بوو هیچی بڵین شوێنێکی وای نەگەڵ هاتیینەوە دوایی لەوێت تێپەڕین هاتیینەهین مەقڕی هەمزە سندی دکتۆری لێبوو دکتۆر ڕەنجی لێبوو برای ئەم ڕۆژنووری شاوی بەلایشانەیەک دکتۆرە ڕەنج ئەو لێبوو یەک دوو برینم گەورە بوون دووریەوەنەوە بەدەجوهین دووریەوەی و لێو هاتیینە خانەقا اینجا لە خانەقانەوە سیارە هەبوو هاتیینە خانە و لە خانەوە ئیسعافاتیەوەیان کرد و برمانیان بۆ خانە بۆ پلان شار بەڵێ لەوێ لە خەستخانەکانی ئێران تەداوی مانگێک دەوری مانگێک سەر شەو مامەوە دوایی هاتمەوە یەکسەر چوومەوە جەبەکەی خۆم هەر لەو شوێنە بوو یاخود چوونە شوێنی ترەوە دوای یەک نەوەڵات یەک تۆ سەرکەوت بووینە سەرترەوە شوێنێکی لێ بوو سەرینەکە پیانەوە ئەشکەوتی بوو کوزاوە من و دە پێشمەرگە لە ناو ئەشکەوتیا بووین کەوی زۆر زۆر بوو کاکشوان ئەگەر باسی ئەوە بکەینەوە باسی ناڕەحەتیەکانی پێشمەرگەتان کرد باسی بریناربوونی خۆتان و بۆ زەحمەت و زۆری کە هاتان کرد بەڵام هەمان کات پلانێکی گەورە هەبوو بە دژی شۆڕش کە دوجارەوە بە پلانی شەشی ئازار ناوە بێ ئێوە لەو مەسافەیە دانی ئێمە کەکە ئەو ئیتفاقیە کرا ئێمە لە حەسەنبەگ بووین بەڵێ ئەو وەختە گواتی ئەمان نار بۆ حەسەنبەگ بۆچی چوونەوە حەسەنبەگ شوێنێکی حەساس بوو حکومەت هجووم بۆ یەکرد ئەویست بیگرێ بۆی منطقەی بادینا بڵێن لە منطقەی جیاکاتەوە بڵێ ئەگەر ئەو شوێنەی بگرتە ئیتر ڕێگای هەمووشۆی بادینان و سەرکردایەتی نامە ئەمە ناریتر لەو منطقەیە بووی کە بەیانەکەی خوێنەوە هین بوو تەبان
ئێوە هیچ هەستان بەوە کرد پیست ینیکەوە شتێکی وا هەیە یاخود حسمان پێ تا بەیانەکە لە ئەزگە و مەزگار خوێندایەوە بەڵێ ئەسما ئێستا بیر مێمە هاتین کە بەیان و شت خوێندایە هاتینە لای گەڵاڵە ئەمر هادووتیان ئێوە بێ بچنەوە ئەو شوێنەی خۆتان بیگرن بۆی هەتا قواتی بادینان هەمووی سەحبەکە ئینجا بێنەوە باشەکە ئێوە چوونە ئێران ئێوە ژەرۆک و پەنابەرەکانی تر دابەش کران یاخود دابەش کراین ئێمە تۆ بەرکوێکەوە من چوومە سەرابی نیلوفەر ئۆردگای بوو لە نێزیک کرماشان بەڵێ پیانە بوو سەرابی نیلوسەر لەسەر ئاوێکی هین بوو وەکو بەڵێ بەس باشە دوایی بۆ گەڕایتەوە بۆ لێ نەمایتەوە تۆ گەڕایتەوە بۆ لە سەرابی نیلوفەر بووین دوایی ئێمەیان لەوێ گواستەوە بەڵێ ئێمەیان برد بۆ مەنتقەی ڕەشت و گێلان بەڵێ من لە شاری ڕەشت بووم ئێمە دەوری دە کەس بووین خێزاندار نەبووین بڵێن لە شاری ڕەشت بوو هەر یەک و دوامانیان لە ئوتێلێکدانا بوو نەک بڵێ نەموش بەیەکەوە ئەم ئازاد بەرواریش لێ بوو بیرمە ئێستا بەڵێ هەر لە ڕەشتەوە سواری سیارەمانیان کرد و هێنامانیان بۆ سەر حدود یەکسەر لێەوە ئەمەیان برد لە خانەقینەوە ئێمە کەوتینە بەر کەربەلا بەڵێ لە شاری کەربەلاش لێوەش زۆر بووین نازام عەدەدەکەمان لە 1000 و 2000 و 3000 زیاتر بوو زۆری عائیلە بوو ئێمە مەسەم ئێستا ئێمە کە ئێمە دەکەس بووین عائیلەمان نەبوو ئێمە لە شوێنێکدانا پیانە و ناحی ئەتێشیە ئەو شوێنەی مام حوسێن لێ شەهید بوو ئەبزام ناوی ئەتێشیە و ئێستا ناوی ناو حوسێنیە هەروە دەردەقات چارەکێ لە کەربلا بوو و ئێوەش ماڵەکانیان هەمووی هەر کەس ماڵی وەک دیەی ئێمە نییە لە یەک شوێن من هەر کەس ماڵی لەناو باخی خۆیەتی هەمووی باخە ئێمە دەکەس بووین لە ناحیەکە ماینەوە باشە ئێوە هەتا کەیمانەوە لێ ئەو کاتێک کە ئێوە لێ بوون پێم وابێ شیعەکان مزارەیەکە ئەوەدانەکەن دوای ئەو بوو 6 مانگ لەو کێشێ ماینەوە یەک مرکز و دوو ماڵی بە تەنیش مرکزەکەەوە ئیتر ئەو مرکزە وەکو ئەبوو بەڕسمی ئەگەر بە ڕسمیات یان تەطبیق کردا بوو بچیتە مرکز پەیوەندیتان بە کوردستانەوە هەبوو ئەیانزانی کە سوکارتان کە لەوێ من دوای 2 مانگ یا 3 مانگ اینجا جواب نارت و مالیێرەم هاتن بەلا ئیتر مرکزەکە خۆی بە ڕسمیاتی حکومەت وا بوو ئەگەر بچینە بۆ کەربەلا بوو سویتاتە مرکز تا واچم بۆ کرد بە زەوان چاوپۆشییانە کرد بە بێ پرسیج ئەسوینە کەربە دوای 6 مانگ منیان تاین کرد لە کەربەلا بە موەزەف لە ئیدارەی محەلی تاوان لە شوێنێک دانیشت ئەمێ بزانام تۆ کەی گەڕایتەوە بۆ کوردستان ینی بڕیارە داکا گەڕێتەوە بۆ کوردستان من لەوێەوە ئیتر بڵین 75 بۆ 76 لە هینەوە 75 بوو یان بینی 75 و 76 پەیرەوە پرۆگرامێکی پاسۆکیان بۆم نار لەکوێوە بۆ ئەناردی لە کوردستان سلێمانیەوە بەڵێ کێ بۆی ناردی وڵا ئازاد مستەفا ناردی بەس ئێستا کێ هێنایی بەخوا خەڵم نێ کێ هێنای بەس هێنایاندایان پێم یعنی تۆ لە کەربەلا بووی یاخود لە نەجەف زانیت کەوا پاسۆک لە کەربەلا بووم بەڵێ پەیوەندیان کردو پەیرە و پرۆگرامیان بۆیانە ئێستاش خاڵمە ساڵی وابزانام 77 بوو گوتیان وەکو پاسۆک وەرە بچۆرە دەرەوە جازە شت بۆ ئێمە مەمنوع بوو یعنی تۆ بووبی بە ئەندام لە پاسۆک لە بووبووم بە ئەندام باشە کاک لازم ئێمە دوای وچانێکی کورد دوایی ئێمە باسیەوەکەی کە تۆ چۆنەچیتە دەرەوە لەگەڵ پاسۆکاییشەکەی بینەران و بیسەران دوایی ناوبڕێکی کوردی وڵات. Ez li vê zankoyê dixînim, zankoya Norêç. Niha demê hindê baştir bixînim û paşa roja xwe dirist bikim. Holên xandina min et mezin û bên fireh in. Mamostayet min xudan bawernamên bilind in. Et bisporin û xudan serborin, wekû hevalan et gelmin. Et taqîgehê me yê pêşkeftî da, bi destê xwe piştgirîna û taqîkirina dikim. Bi hîrbînî, pêngavên paşa roja xwe dibînim. El perdokxana mezina zankoya min her jê derekê min divêtin اب دست متکوید ات نافزان کویا خدا هست بدل خوشی و آرامیت کن خوشیش همیده من خواندنا خود بینم ات گل هوان خو دنافزان کویا خدا گنگشات کن و بردام پیزان نورد گریم هست پاستیان ناکم اجبرکو پاشا روژا خود بینم و پشت راستم دچ مسر کار خو الپاشا روژا کنیزدیگ زانکوی من نولج ده همه هنگید گل زانکوی نیف دولتی گد بو خواندنا بلند باوریا من اوه کل پاشا روژه ده سرکفتی بم جبرکو از
قوتابیە نۆڵێجم زانکۆ نۆڵێج لە ئەوروبەریڤە مازنترین زانکۆیە کوردستانی و عێراقی و دەڤەرێ زانکۆ نۆڵێج زانست و هێزش دەفمێ نیگەرانی بە ئاسوودەیی گەڕانەوەی ئازیزانتانن فەرموگیانەکەم لەگەڵ بەکارهێنانی ئێسکەی تەکسی چیتر نیگەرانی مناڵەکانمان نابین هەڕەوەندەی یەکجار پەیوەندیمان پێوە بکەن ئێسکەی تەکسیە لە ئێسکەی تەکسیە و چۆپیت لەگەڵایە چۆن دەتوانم هاوکاری بکەم؟ داواکارێکەکەتان پاش چەند شتێک دەگاتە نزیکترین شۆفێری تەکسی 24 کاتژمێر لە سانتەری پەیوەندیەکانەوە داواکاری تەکسی وەردەگیرێت با 5 زمانی جیاواز سەرجەم تەکسیەکانمان پێوەری زیرەک بەکارهێنن بۆ دیاریکردنی نرخی گواستنەوە درەنگ وەختە و پێویستان بە تەکسێکی جێگەی متمانەیە ئێسکەی تەکسی جێگەی متمانەیە لە هەر کاتێدا بتانەوێت تەنیا بە داونلۆدی ئەپلیکیشنەکە سەفەرەکەتان لەگەڵ ئێمە دەست پێ دەکات لە هەرکوێ بن ئێمە لە نزیکتانەوەی بەخێربێن سەرجەم شوفێرەکانمان خاوەن بڕوانامەی نێودەوڵەتی پەیمانگای شوفێری ئێسکەی تەکسی پسپۆڕی تەکسی پیشەمانە سەرنشین میوانمانە ئەرێ قاسکە جوان داخستووە پێشەوەی بڕی سێریشی بکە باشترینە کامێرەدان ماڵەکەت ئەگەر کەس لەماڵەوە پارکت نات تازە فریان ناکەوی زۆر عیبە تازە فریان ناکەوی زۆر قەڵەباڵغا پاسەوان بۆ دیگات کامێرە بەسەمانە حەلی تۆیە ئەگەر سیارەکەت زۆری تێچوو ئەبێ بچی لە ماڵە پارەبێنی منەڵم پارکت بخیتە ئیشەوە لەوە باشترە لە ماڵەوەت ئەوەش باش نین هەموو پارەکانیش لە ماڵەوەی ئەگەر ئاگری ڕووبەر ڕێکی فلاس هەرچی پارەی هێناوتە لەگەڵ خۆت پاسەوانیشە نییە ئەبێ زۆر ئاگدان دڵە ڕاوچەکانتان ناهێڵێن دڵنیاییتان پێدەبەخشین خزمەتگوزاری کورتەنامە و ئینتەرنێت بانکینگ ئاسانکاری تەواو بۆ گواستنەوەی پارەی کاش بانکی جیهان بانکی دڵنیایی هاوڵاتیان دووبارە سڵاو بەڕێزان کاک ملازم شوان تۆ باسی ئەوەت کرد کە پەیڕەوە پرۆگرامی پاسۆشیان بۆ تۆنا تۆ پێشتر ئەو برادرانە دەناسی کە پاسۆشیان دامەزان بوو بەڵێ من کاک مەنسوور ملازم مەنسوور لە کولێژ بێکەوە بووی بەڵێ ئیتر ئەوم تاوان باشە ناسی بەڵێ بەزێەوە ئەو کاتە ژەر فکرەی قەومیتان هەبوو کە لە پارتیش بووم هەر ئەو فکرەی پاسۆکمە بوو کە دوایش بووین بە پارتی هەر ئەو فکرەی پاسۆکمە بوو هەفتا حەوت بوو وابزانم لە نەجەفەوە هاتمە سلێمانی هاتمە ماڵ ملازم مەنسوور علاسات جەلالی حاج حوسێن لە دەرەوە بوو بێتە شار وەختا وەکو هێزی پێشمەرگەی پاسۆک لە دەرەوە بەڵێ کە لە دەرەوە بوو ئیتر ئەو نەهات نازانم بۆچی نەهات ئیتر من گەڕامەوە نەجەف ئیتر مامەوە هەتاوەکو ئاخرجا کە بێکەوە دەرچوین لەگەڵ ملازم مەنسوور و کاک کەریمی ڕەحمەتی و ملازم محەممەد شەوقی و بەڵێ یعنی ئەوە کۆمەڵێک مەفرەزەیەکی ملازمەش نەدەر بەڵێ ئەوە لە کە دەرچوینە دەرەوە من و ملازم مەنسوور و ملازم کەریمی ڕەحمەتی بوو ملازم محەممەد شەوقی ئەمەی برد تەوان بە سیارەکەی بەس ئەو خۆی وتی ماوەیەکی تر دوای ئەمە ئەویش هاتە دەرەوە بەس ماوەیەکی تر یەکەم شوێن کە چۆن کوێ بوو یەکەم شوێن هاتیینە لای کوێتان بینی کەسات بەرەو پیرتان بەڵێ یەکەم شوێن هاتیینە لای سیتەکەەوە و ناوە بوو بەڵێ بە سیارەکەی محەممەد شەوقی هاتین بە ڕەحمەت بێ ئیتر سندوق بیرەی کردووە ناو پشتی سیارەکەەوە بۆی لای سیتەک سەیتەرا بوو نەڵێنم ئەو جا گەنج بووین تاوان نەڵێن بۆ چۆسن و ئیشتانسیەوە تۆ پێشەوەی بچیتە دەرەوە کاگازادە لە سژن بینی دوو جا چوون بۆ لایەن بە سزن تاوان مغامرە بوو چۆن گیرا ئەوەی کە ئێوە بزانن ئەوە ئیبراهیم حەسەنی هەبوو نازانم کۆمەڵەیشە بوو ناوی کۆمەڵی مارکسی و ئەم شتەکان بوو مارکسی و لێنین و ئەم برایم حەسەن بوو ناوی نازانم ئەمە دەستی حکومەت خۆی بوو چی بوو ئەو ئەمانی شوەک و پاسۆک هینیان کرد بوو لەگەڵ علاساس علاقات و چی و چی و مەجموعەیەکی لە کۆمەڵی یەکێتیش بڕێمە ئەمە لە پڕ گیرا برایمە هەرکە گیرا یەکسەر ئەترافی هەرچیکی بینی بوو بەگرتیدا تر ئەلەوەیە گیران ئەلەوەیە کە ئەوان گیران جەلالی حاج حوسێن ڕای کردە دەرەوە باشە ئێوە کە ئەو کاتە زیاتر هێزەکانی یەکێتی لە منتیقەی شارباژێر بوو ئێوە هێزەکەی ئێوە چەند بوو کێ بەرپرستان بوو ئەمە ینی ئەتانەویست چی بکەن پلانتان چی بوو ئێمە کە چوینە دەرەوە و مەقەرمان یەکەم جا ئەو جای چوینە دەرەوە کاتی ئەو ئینشقاقی ڕەسوول مامەند بوو لە یەکێتی
ڕسوول مامەد خۆی نەبوو لە جەماعەتی بەزەوە ساڵی 79 بوو بەڵێ بەڵێ خرێمەش 79 چوینە دەرەوە ئاخرەکەی ینی 79 چوون یا 79 نا 79 کە چوینە دەرەوە ئەو کاتی ئینشقاقی جابوونەوەی ڕسوول مامەد بوو تقریبان وەکو لە شەڕا بوون لەگەڵ یەکێتی جەلالی حاجی حوسێن لەگەڵ جەماعەتی ئەوانە بوو ئێمەش بە حکمی ئەوەی جەلال لەگەڵ ئەوانە بوو کەوتی ناوێت ئیتر ئەمە نازانم چەندێ دێژاخیان دوای ئێمە مەقەرمان چوینە شوێنیە ماوەیەک لە شوێنیە بووین دێ شوێنیە ئەو وەختە بینمان خۆش بوو لەگەڵ برادرانی یەکێتی بە تایبەتی لەگەڵ مام جەلال ئەوان لە نەخرەی ناوزەنگ بوون ئیتر مام جەلال زوو چوین بۆ لای یەک دوو جار داوەتمانێ کرد بۆ لای خۆی جارێ ئێمە ئەومان داوت کرد لە شوێنێ سەربیر ماهات تەمانە خۆی نهات بوویت مام جەلال و سەرکردایکی زۆر لەگەڵ کە دانیشتینەمە لە شوێنێ یەکسەر وتی ملازم عەبدوللا تەمەنە میناسی ملازم عەبدوللا محەممەد ئەمین خۆت کردووە بە ملازم شوان من ملازم شوانەکە من شۆڕشی ئەیلول بوو یان هەفتا ساڵی 74 چوومە دەرەوە هەر ئەو کاتە بە ملازم شوان مەبەستم ینی ئەمانی ناسی بینمان خۆش بوو جامە بەستەوە خلافەکە کەی دەستی پێکرد بڵێن نەخێر ئەمە ئێستجا ئێمە پێشەوەی باسیەوەنە بکەین حەزەکەم باسی تەنزیمەکانی ئێوە بکەین لە ڕێخستنەکانی ئێوە لە سلێمانی و لە کەرکووکەوە لە کەرکک بە تایبەتی ڕێخستنتان هەبوو لە کەرکک ئێمە خۆی فەرهاد عەبدولقادر و مامەستا شێرزاد هەرچیان کەرکووچین من کەرکووچی بووم لەبەرەوە تەنزیممان هەبوو بەڵام وەکو قوەتی تەنزیم ئەوەی کە لە سلێمانی هەمان بوو بە تایبەتی بەم دوایە کە من چوومە ئەومان لە کەرکووک نەبوو چکە مەسلەی تەنزیم کە من ئەو وەختەی لە تەماز بووین لەگەڵ سلێمانیا دایم کە لە شار باشگێڕ ئێوە پەیوەندیتان لەگەڵ مامۆستا شێرزادوان هەبوو یاخود چۆن بوو پەیوەندیەکانتان وەڵای پەیوەندیان بەکوێوە هەبووەوە پەیوەندیمان نەبوو بەس ئیتر بڵین هەنێک کەس پەیوەندیەکان هەر پەیوەندێکی هەیە بەڵام بڵێن زۆر بە چالاکیش نەشاط و هینێکی وای نەبوون ینی چالاکییان نەبوو لە ناو شاراوە کەم ئەوان زۆر کەمیان نەبوو چالاکی بەسەر وەکو پەیوەندیەکیان نەبوو کاگازات ئەو کاتە هاتە بۆ دەرەوە دوایی هاتە دەرەوە لە 79 ئاویش هاتە لە ئافاتێکیدا سەدام ئافاتێکیدا نەزانکەی بوو لەو ئافاتیان بەربوون ساڵی 79 بوو 79 بوو ئەو دەورە بوو ئیتر دوای ئەو ئافاتە ئەویش و هاتە دەرەوە کە هاتە دەرەوە پێشەوە ئێمە لە شوێنێ بووین کە ئەو هاتە دەرەوەی تر شتەکان زۆر بە هینی تەسەلسل نایەتە مێشکمەوە ئەو جای ئەو هاتە دەرەوە ئێمە هەر لە شوێنێ بووین هاتە دەرەوە هاتە لامان وەڵێ هەر لە شوێنێ بووین باش ئەگەر باسی ئەوە بکەین لەو ماوەیە مەسەن ئەو کاتە حکوومەت هەوڵی ئەوەیەدا کە گفتوگۆ بکە ئێوە هیچ گفتوگۆیەکتان کرد لەگەڵ حکوومەتە وەکو حزب نەمان کرد بەس ئێمە ئەو ساڵەی دکتۆر مەحموود گفتوگۆیەکی کرد وابزانام 83 بوو 82 بوو دکتۆر مەحموود مفاوز ئێمە ئەو کاتێک کە مەجموعەی تەلەبەمان ڕفان بوو ئێمە باسی ئێوەکەم بە دوور دێژ لەو کاتەیە بوو دکتۆر مەحموود ئەو مفاوەزاتەی کرد ئێمەش پێشمەرگەیەکمان نان لەگەڵی و مەسەلەی تەلەبەکان لەگەڵ حکوومەتە پێشمەرگەی ئێمە ناوی بەکر بوو پیانەوەی مەلاچۆلەکە اینجا تاوان دکتۆر مەحموود هاتەوە مفاوەزاتەکەی سەری نەگرت بوو مەلاچۆلەکەی کە هەر قسەیەکە وەڵام مفاوەزاتەکەی من و مەلاچۆلەکە سەری نەگرت بۆ خۆشی بۆ نوکتە وەکو مفاوەزات بەڕەسمی وەکو حیزب لەگەڵ حکوومەتە نەمان بووە بەڵێ کاک شوانێەوە پێشەوە ینی لە کەرەج کاگدریس و کاک فەتاح و شەید فەتاح ئەوانەتان نەبینی بەڵێ ئەمە ئەوەی باش بیرم بێ جارێکی من و کاگازاد و کاک فەتاح بەڕەحمەت بێ و کاگازاد بەڕەحمەت بێ ویان بەردوو نازانم چەی ترمان لەگەڵا بوو لەگەڵ کاک فەتاح چوینە لای کاگدریسی ڕەحمەتی بەڵێ تەکلیفمان لێ کرد بیکەین بە سکرتێری خۆمان پاسۆک بەڵێ ئیتر هینمان کرد ئەو جارە وتی بێمە وتی من کە بەرزانی ڕەحمەتی مردووە وەسێتی بۆمە کردو توێتی تۆ مەسئول نابێت لە یەک جا بنەوە چکە ئێوە بە یەکەوە یەکتری تەواوەکەن ئەگەر لە یەک جانە بنەوە لەوانەیە شتێکتان بۆ بکرێت بەڵام لە یەک جا بنەوە هیچتان بۆتان ناکرێت لەبەرەوە وەسێتی باوکمە من ناتوانم لە
مەسعودی برام زیاب بمەوە لەبەرەوە ئەو نەیکرد بەس خەیاڵمە جارێتتر من و کاگازات بووی نازام ئەم جارە کێمان لەگەڵا بوو کاک پەتایان ناچوینەوە زۆر تەکلیفمان لێ کرد کە هین بێ هەر ینی دوو جار چوین بۆ شتا ڕازی نەبوو بەڵام وەکو هین کاگدیت بەڕەحمەت بێواکرێکە ئەو فکرەی پاسۆک و کاژیکی هەبوو ئەوە تا چەند وایە وەڵا حتممە و قومی بوو بەڕاستیش کوردێکی پاک بوو من زۆر سقم پێی بوو زۆریش خۆش مەویستیانی باسیەوە ژەکرێک کە ئەوکاری پاسۆکی کردووە بە چەکوشتیوە وایە بەڵێ و من ینی وەکو لەو قەناتم زۆر ینی خۆشی مەویست چکام زانی کوردێکی پاکە و دەسخۆزەوە بر و باوڕش یار بۆ پێمەوە بوو بڵێن هەرچەند حیزبەکەی جاوو لەبەرەوە ینی هەم ئێمە جێسقی ئەو بووین هەم ئەویش جێسقی ئێمە بوو بەڵێ هاوکاریمانی کرد و لاقەشمان زۆر خۆش بوو باشەکە باسی شەید فەتەحاها بکەین زۆر جار باسی ئەوواکرێکە و ئەندامی سەرکردایەتی پاسۆک بۆ و پێشتر کاژیک بۆ و ئەمانە ئێوە لە زمانی خۆیەوە بیستوتانە یاخۆت هەر بەڕاستی ئەندامی سەرکردایەتی پاسۆک بۆ وڵی لە کۆبوونەوەکانە ئەوەی لەوێمان کردایە ئەوەی ئەو نێزیک بەشدار بوو ینی هیچ شتێکمان لێ ناشاردەوە بڵێ هەرعینی وەک تەسەڕوفی ئەندامی سەرکردایەتی وا بوو لەگەڵمانە شتێکی کۆبوونەمان هەبووە لەو ناوانە و ئەو پێ بەشداریە کرد شتێکمان نەبووە پرسمان پێ کرد مەسەلەن ینی هیچ شتێکی شارەوانمان نەبوو لەگەڵ ئەوە بڵین تر تەسەڕوفات و هینی بە مەوقعی هینەکەی وەکو ئەندامی سەرکردایەتی وا بوو ئەویش ینی هین بوو ینی سقەی بە ئێمە هەبوو بڕاشی بە ئێمە هەبوو حکمی خۆ سەرکردایەتی سیە مەسەلە سقەی لەوانەیە هەنێک کەس هەنێجار لە حزبێکە هیچ لەو مەقامێکی نییە بەڵام فقط مەکتەب سیاسیە زیاتر جێ سقەیە و جێ بەس کە شەهید بوو پێم وا بێ ئەوە بەیانێکتان دەرکرد لەسەر شەهید بوونەکەی و ئەندامێکی سەرکردایەتی خۆتان بەگو ئەمدا سکرتێر و ناوی سکرتێرمان لێ نەبوو لاانێ وەکو بڵێن کەیکە شەهید دەبێت چۆن پلەیەکی بۆ بەرزەکەنەوە کاگازە لێ ئەو پلەی بۆ بەرزکرد بۆ وەکو ئەندامی سکرتێری پاسۆک نیشانی دابوو تا وەکو سکرتێر نەماکرد بڵێن پەیوەندیەوە ئەو کاتە لەگەڵ قیادەی مۆقەت چۆن بوو ئەو کاتە قیادەی مۆقەت دروست بوو و دەستیان کرد بوو بە چالاشی ئەو کاتێک قیادە مۆقەت من وەبزانێت ئەوان کە قیادە مۆقەت ساڵی 76 ئەوان لە 76 دەستیان پێ کرد بەڵامەوەی کاتیەوە ئەو وەختە لە منتقەی ئەو منتقەیە من نەبوون لە منتقەی سلێمانی قیادەی مۆقەت بە حکمی شەڕوهینی تر لەو منتقەیە نەمابوون بڵێ تەماسمان هەبێ لەگەڵانە و ینی هیچ علاقەیەکی وامان نەبوو بڵێ تەماس و کاکشوان ئێوە لە شەڕی هەکاریە پاسۆک هیچ دەورێکی هەبوو ینی هەڵوێستی ئەوە چۆن بوو لەسەر شەڕی هەکاریەوانە ئەوەی کە تۆ بزانێت ئێمە دژی شەڕی ناوخۆ بووین هەموو بەیانەکانمان داوای هینمانە کرد ینی لە دژی شەڕی ناوخۆ بووین بەعام هەرچەند دوایش خۆمان بە ناچاری توش بووین بەڵێ جا ئێمە لە ئەڵقەی داهاتوودا باسی ئەوە ژەکەین کە ئێوە چۆن تووشی شەڕی ناوخۆ بوون و دوایەوەیەوە چالاکیەکەن لە سلێمانی کۆمەڵی قوتابی باسی بەنە دەرەوە و ئەمە دەنگدانەوەیەکی گەورەی تیابێت تەنانەت عەرەفات داوا لە مامجەرا لە کاکە ڕزگاریان کەن لە بەرەوەی فەڵەستینی و ئوردنی تیابوو بینەران و بیسەرانی خۆشەویست بەم شێواتی نەکۆتایی پەنجەمۆلی ئەم جارەمان لەگەڵ کاک ملازم شوان پێشمەرگەی دێرین و ئەندامی پێشووی سەرکردایەتی پارتی سۆسیالیستی کورد پاسۆک لێرەوە سوپاسی ئوتێلی ئەڤینیۆکەین کام بەرنامەیەمان لێ تۆمار کرد دوای ئەوەی کە پرۆمۆی ئەڵقەی داهاتوو دەبینین بەخوای گەورەتان ئەسپێرم لەسەر ئارەزووی هەموو میلەتی کوردە کە پتر لە 30 میلیۆن لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئێوە لە گوندی گەڕەدەیە بن مافرەزەیەکێشێتی هیچ ئاگایان لەوە نییە کە ئەو پێشمەرگانی ئێوە کوژراون یا شەهید کراون شەو خەبارەکەمان بیستووە ئەو دوو پێشمەرگیان شەهید کردووە زیاتر قورسایی هێز و چالاشەکانتان خست بووە ناوچەی سلێمانیەوە یانمانزاویت چۆ لە خۆچیت و گۆشتاوەتی بێ ئێمە کەم بووین خۆدێکی کەم بووین لە کەرکووکە چالاکی سەربازیتان نەبوو
و باسیە قسەم پیادەی باسیە هەمووست باسیەکان جاتەمەوە. کاک جەوادی مەلا گەڕابەوە بۆ باشووری کوردستان بۆچی تەقەتان لێکرد؟ لە فرسەتێکە فرسەتی لێ هێنا کوشتیان و ڕایانکردن. من شوان محەممەد ئەمین بەشداری بەرنامەی پەنجەم وەرەکەم و پەنجەم وەرەکەم لەسەر ئەو ڕووداوانەی کە ڕاستەخۆتیاندا بەشدار بوو.